نیوڕۆتان باش هاوڕێیان خێر بێن بۆ ناوەندی ساگان سوپاستان دەکەم هاتنتان مایەی یاخود خەمخۆریتانە بۆ ژینگە هەنگاوتان ناوە بەرامبەر بە ژینگە بڕیارتاندا و هەنگاو بنێن سوپاسی ناوەندی ساراکەین بۆ وامکردنی هێشتکردمان بۆ ئێرە بۆ سازدانی سنجی خۆڕە ئەمڕۆ یەکەم کۆڵمان ساز دەکەین لەسەر ناسانی ژینگە و دۆخی ئێستای هەرێم بە شێوەیەکی گشتی بەسەرم بابەتانە ئاڕۆین ژینگە چییە دۆخی ئێستای ژینگەی جیهان و هەرێم جۆرەکانی دروستبوونی ژینگەیی لە ناوچەکەمان و لێکەوتە ژینگەیەکان چی یاخود دەرەنجامی دروستبوونی ژینگەیەکان چی تەوان ئێمە وەکو ژینگە دۆستان وەکو چالاکوانانی ژینگەیی سواوین لەم بابەتانەیە چونکە ئەوانەی کە بابەت بەلایەنی بابەتە ژینگەکانیان بەو لایەنەیە ناچن هەمیشە وازدان بابەتەکان دووبارەیە بابەتەکان سادەن بەڕاستی ئەوان بابەتەکان پێویستن بە ژیانی ڕۆژانەمان ئەو ژینگە بێتێ لەو چالاکی بەڵندوانی ئێمە کە لە نێوان زیندوو و نازیندوو ڕۆژانە لە پەیوەندیمانە ئەیگرین ئەیبەستین لە نێوان بۆی هاوسەنگیەکی لە نێوان زیندوو و نازیندوو لە ژینگەیەکی سروشتی ئابادین خۆ ژینگەی ئەمە ژینگەی سروشتیمانە بەڵام ئێستا گۆڕیمانە بە ژینگەیەکی دەستکرد یاخود نیمچە دەستکرد لە بەروی گۆڕانکاریەکان زۆر خێرا و کاریگەر بۆتەن لەسەر دەستی مرۆڤایەتی ئەو کارە زیندوەکان مرۆڤ و وەکو زیندەوەران مرۆڤان ئەو کار نازیندوەکانیش ئاو و هەوا و خاک و پێکاتەکانی زەوی دەوروبەرەکەن پێم خۆش بوو باسی مێژووی ڕۆژی ژینگە بکەین هەم ژینگەی جیهانی هەم ژینگەی کوردستان مێژووی ڕۆژی ژینگەی جیهانی دەگەڕێتەوە بە ساڵی 1970 خۆ لە سەرەتای هەفتاکانەوە ڕۆژی زەوی و پاشان ڕۆژی ژینگەی جیهانی 5/6 هەموو ساڵی دیاری کراوە ڕۆژی ژینگەی کوردستانیش لە 16 لەلایەن پەرلەمانەوە دیاری کراوە بۆ ئەوەی کە بە ڕۆژی ژینگەی کوردستان دیاری بۆچی ویستم باسی ئەم مێژووە بکەم ئەبینین وەک لە وێنەکانیشا دیارە لە هەموو وڵاتانی کە ئێستا پێشکەوتوون یاخۆ تەکنۆلۆژی تەکنۆلۆژیا و تەکنیکەوە پێشکەوتوون سەرەتا بەوە دەستیان پێکردووە چەند لاگە ژینگەیەکانیان بە کۆکردنەوەی خۆڵخاشار یاخود پاکردنەوەی ناوچەکان یاخود ڕوانبوونی دارودرەخت دەبینیت لە ئەمریکا بە ساڵی 1974 خۆپیشاندانی ملیۆنی کراوە بۆی پاراستنی ژینگە بچێتە بابەتی یاسایی و بابەتی نێودەوڵەتی بە نێودەوڵەتیەکردنی ژینگەکان ئەوان بۆ بابەتانە دەستیان پێکردووە ئێمەش لە کوردستان دەبینین ئەو ڕێکخراوانە و ئەو گروپانی کە هەیە خۆبەخشەکان بە هەمان شێواز بۆ چالاکیانە دەستیان پێکردووە واتە ئێمە هێشتا هەر لە دواوە لەبەروی تەکنیکەکان بەدەستی ئێمە نەگەیشتووە معالەجەکردنی ئەم پیسبوون خۆبەخاشار بوو یاخود هەر جۆرێکی پیسبوون بێت ئێستا بە شێوازی تەکنیکی دروست بە ئێمە ناکرێت بۆیە بە شێوازی سەرەتایی دەستمان پێکردووە بەڵام ئەوەی هەیە گەڕوانینەکانمان بۆ ژینگە لەسەر ئاستە ڕێکخراوەکان بەڵی گەڕوانینی بچووک و سادە لەبەرەوەی گەڕوانەکان نەبێت گەشتگیرتر بکەین لەوانەیە هەندێک لە ژینگە دۆستان وابزانن تەنها کۆکردنەوەی خۆڵ و خاشاک ئەمە ژینگەیە هەندێک وازانن تەنها پلاستیک ژینگەیە هەندێک وازانن تەنها پاراستنی ئاژەڵان ئەمانە ژینگەیە لە کاتێکدا جوڵانەوەی ئێمە هەنگامانی ئێمە بە هەر ئاڕاستەیەکە ئەوە خۆی وانین دەناسی ژینگەی بۆ بکەین دۆخی ئێستای جیهان و کوردستان چییە؟ طبعاً لە ئەو کێشە ژینگەیانەی لە جیهاندا بەرەوشی زیانی بکرێتەوە ئێمە ژۆکو کوردستان بە هەمان شێواز لەوانە پیسبوونی ئاو و هەوا و خاک یاخود گەرمبوونی زەوی کەمبوونی چینی ئۆزۆن کەمبوونەوەی سەرچاو سروشتەکان ترشە باران زیادبوونی ژمارەی دانیشتووان لە بیابانبوون کۆمەڵێک هۆکاری تریشمان هەیە کە فشاری زۆری بستۆتە سەر ژینگە لە ئەنجامدا ژینگە کاردانەوەی بەرامبەر
ئەمانە هەیە بە نمونەگە لەم وێنەیە دیارە لە ساڵی 1970 دواتە سەدەیەک پێشبەستا بینی لە وێنەی لای دەسەرچەکەوە ئەو بەپێی ئەو سکێڵێکە هەیە بەپێی ئەوە بینی بێژەی ئەو ناوچانێکە لەسەر زەوین لی گەرمیان نزمتر بووە بەڵام ئەو وێنەی لای ڕاست لە 2021دا بین کۆمەڵە ناوچەمان هەیە بەسەڵەکانی باکوور توانەوەی بەسەراحات ئاستی ئاوی دەریاکان بەرزە بێتەوە و حتا لەسەر وشکانیشە لە هەندێک ناوچە بەرزبوونەوەی پلەی گەرمان ڕۆدەن لە ناوچەکانی کوردستانی شاری دراسی کراوە لە تا ساڵی 2050 لەوانەیە دەرەجەیەک بۆ دەرەجە نیوێ هەتا 2 دەرەجەش تەوانەمە دراسەیەکی بڵێن ئەستیمیشنە خەمواندنێکە کراوە دەرەجێ تا 2 دەرەجە بەرزە بێتەوە لەم ناوچانەی خۆمان کە ئێمە ئێستا پلە گەرمیە بۆ شێوازە بێت ئەگەر ئەو دەرەجانە بەرز بێتەوە چ گۆڕانێکی ژینگەی دروست لەوانەش زیادبوونی ژمارەی دانیشتوان بۆ ئەمڕۆ کە 7 ملیار و 958 میلیۆن کەس بۆ کاتژمێر 6:25 بەیانی ئەمڕۆ ئەم ڕێژێ زۆر زۆرە بەردەوام بەسانیە ڕێژەکە زیادە هەڵاوسانی دانیشتوان لەسەر زەوی دروست کردووە کە وای لە زەوی کردووە تەنگە نەفەس بوو ئەوێت مەسەلەن ژمارەی دانیشتوان بۆ ئینکریزە ڕێیتی کە هەیە بۆ ڕێژەی کە هەیە زیان نەکات لە بەرامبەریە کە حەسارەکانی تێدەبینین ئەوانی کە خەڵکی لەسەرنی بە ساختی ماوەتەوە ژینگەکان لە باشتر و گونجاوترە بۆ خۆیان ماوەتەوە بەرەو تێکچوون نەچوو ئەمە تەنها دوو نمونەیەک بوو و نمونەکانی ترشمان بەیان نمونەمانێت بەیانی سەر عیبارەتانە باسی کرد جۆرەکانی پیسبوونی ژینگە لە کوردستاندا کیمیاییمان هەیە فیزیاییمان هەیە و بایۆلۆژیمان هەیە کیمیایی هەموو ئەو ماوەتە کیمیاییانەی لە کارگەکان لە خستەخانەکان لە هەر شوێنێکی تر لە ناوماوە بەکارهێنرێت فیزیاییمانەی هەموو ماوەتەڕەکانی کە ڕژێنە چەند ڕووبارەکانی ژینگەوە بایۆلۆجیش بە نمونە لە تازەترین کەیساکە هەمان بوو کۆلێرایە بەکتریایە کە کاتێک بچێتە ئاوە هەر ڤایرۆسێک کە تشە ناوکێکی بچێتە ئاوە بینێت پیسبوونی بایۆلۆجی ئەمانە بە شێوازێکی سەرەتایین بەڵام ئەگەر لێیان وتبینەوە هەر یەکێک مثلا ئاویتان جۆرە ماوەدی قورسی کیمیایی تێیە کاچێت و دەریاچی دەربەندی خان دواتر دەربەندی خان ئاوەکە بەکارنایێنێت ئەو ماسەی کە بەکارێنێت تووشی زیان دەکات لە ئەنجامدا یاخود لە دەرەنجامدا زیادبوونی نەخۆشی لەم ناوچانەی خۆمان بەوەی پیسبوونی هەوا لە ناوچەی بازیان گەربێت نەخۆشی باسی نەخۆشی سەرەتان ئەمە ئێمە نین باسێکن ئەمە داتاکانی داتا ژینگەیەکان و ڕێکخراوە ژینگەیەکانی بازیان باسێکن ئەڵێن نەخۆشی سەرەتان لە ساڵی کۆتاییە زیادی کردو بۆی کاری بکۆڵی کارگەکان لە ناوچوون کشت و کاڵ لەبینی ئافاتی کشت و کاڵی زۆر زۆر مثلا مواد بەکارێنن بۆی ئەو زیندەوەرانەی کە لەسەر کشت و کاڵ ئەژین لە ناوی ئەو جارشتر ئەمانە چێتەوە ئەوە چێتەوە ناو خان چێتەوە ناو ئاو پیسبوون دروست دەکەن ئەنجامدا بینین کەستروشتیبوونی کشت و کاڵ بەرەو دەستکردبوونی کشت و کاڵ ڕۆشتووە موادە کیمیاکان وای کردووە یاخود زیندەوەران ئەوانی کە گۆڕانیان لەسەر هاتووە بۆ کشت و کاڵ لە ناوچێک و بە ناوچەیەکی تر ئەوەی کە جاران لی بوو ئێستا بگۆڕێ بۆ جۆرێکی تر لە نەباتی لەو ناوچەیە هەمان بۆ خۆڵبارین ئەبینین ئێستا خۆڵبارین زیای کردووە کە ئەویش بە یەکێکە لە دەرەنجامەکانی بە بیابانبوونی بەرزبوونەوەی پلەی گەرما و کەمبوونەوەی ڕێژەی شێ لە چینی سەرەوەی زەویدا یاخود پێپلی زەویدا ئەمە بەردەوام لە زیادبوونە ئەگەر بێت و معالەجەی بە بیابانبوون نەکرێت ئەگەر بێت و شتێنەی سەوز لە دەوری شارەکانە دروست نەکرێت بۆ گۆڕینی ئاڕاستەی ئەم خۆڵبارینانە یاخود کەمکردنەوەی کاریگەری خۆڵبارینەکان کاڵین هەژاری زیاتر مەبەستمان اقتصادیە کە تەکسیل لەسەر لایەنی کۆمەڵایەتی و لایەنی خۆراکی ئەم بابەتەکات کاریگەری گەورەی هەیە ئەم دەرەنجامانە گە لێرە باسی بکەم ئەگەر بێت و ئەم گلۆبەڵ وەرمینی گەرمبوونی زەوی کە ئێمە هەمانە یعنی زۆر ترسناکترە لەوەی کە ئێمە بە سادەی وەرگرین ترسناکترە لە مثلەن نیوکلێر چەکی ئەتۆمی ترسناکترە لە شەڕ و جەنگ ترسناکترە لە نەخۆشیەکە و کۆرۆنا بۆ ئێمە دێت و هەڵات لێوێدەکە لە ڕووی اقتصادیەوە بینی زۆر جار هەڵاوسان دروست دەکات ئەم گلۆبەڵ وەرمینی کە هەمانە و هەروەها دەبێت و 0.8 دەرەجەی سیلیزی پلەی گەرمی بەرز بێتەوە هەندێک جۆری زیندەوەران لە ناوچن و پاشان دەستەڵەکەکانی کرێنەوە
وشیانەکان گەرمترە بن ئەو شەکۆ لە گەرمایی لە خۆرە بەمانێت بەهۆی کۆمەڵێک فاکتری ترەوە لە ناو ئەمێنێتەوە یاخود گۆڕان لە دابارین و ڕەشە باو زریانەکاندا ڕۆدەن ئەگەر هاتوو هەلێرە لەم چارتەیە هەمان ئەگەر 1 دەرەجەی سیلیزی دەست بۆ پێمان زیانەکان زۆرە بن مەسەڵەن ئەگەر 5 دەرەجەی سیلیزی یاخود 6 دەرەجەی سیلیزی بەرز بێتەوە ماس ئەکستنشنە لەوانەیە ئەگەر دەرەجەیەکی دوان بێ کۆچکردن لە ناوچێکەوە بە ناوچەیەکی تر ئێستا وڵاتی پێشکەوتەکان ئەوروپا ئەمریکا حەز بەو پێیسە ناکەن مەسەڵەن گەرم بێت و خەڵک کۆچ بکات بەرەو باکوور بڕۆن بۆ وڵاتانە بڕۆن لەبەر مەسەلەی گەرمی و ژینگەوانە ئەگەر 6 دەرەجە بەرز بێتەوە بێگومان لە هەندێک شوێن مرۆڤیش تووشی لە ناوچوونەوە لەوەی ناتوانێت لەو شوێنەیە بژیان نەخۆشی زیادکە لێ گەرماکە بێتە هۆی لەناوبردنی زیندەوەران یاخۆ ئەوانەی تریش و تأثیر طبعا تأثیر راستەوخۆ هەرمە لە بەشی سەرەوەی زەوی تأثیر لە ژێر زەوی شەکات وەکو ئاستی ئاوی ژێر زەوی کەمەکاتەوە خەڵک زیاتر ئاو بەکارهێنێت لەو ناوچانەیە هەندێک جزیرەمان هەیە لە ناو ئاوەکان ئەوانە نامێنن کە دانیشتوانی لەسەر ژین بە شێوازێکی گشتی کاریگەریەکانی زۆر گەورەیە بەڵام لەبەر چاوی ئەوانەی کە ئێمە بینین بە سادەوەکی هەر لەو دەرەنجامانە بۆ نمونە لافاوەکەی هەولێر ئەوەی هەمانە لافاوەکەی هەولێر بۆی گۆڕانی لە کەشوهەوایە بینین دابارین لە ناوچەیەک بۆ ناوچەیەکی تر گۆڕانکاری بەسەرات لە هەندێک شوێنە زۆر بەخۆڕگاری لە هەندێک شوێنە کە ساڵان نەباریوە بەخۆڕە لە هەندێک شوێن کەمترە ئەمە بۆتەوەی ئەوەی کە مەترسی دروستکە هەروە گۆڕینی ڕێڕەوەکان بەهۆی ئەوەی کە بیناو باڵەکانەکان لەو سەرچەم و ڕووبارانە دروست دەکرێن ئەمە ژێکێکتر لە هۆکارەکان کە ئەنجامدا مردنی لێکرێنەوە لە دەرەنجامەکان یاخود زیانەکانی لافاو ئەمە بێجگە لایەنە مەوەکو مرۆیەکە بێجگە لە لایەنە اقتصادیەکە یاخود لێرانکاری و کاولکاریشی ئاگر کەوتنەوەمان هەیە ئەمە ئەو وێنانەی کە بین ئەمە خۆم کردن وێنەی دارەکانی شاخی گۆیژەیە ئەبینی بە هەر هۆکارێ بە هۆکاری دەستکرد بێ زۆر جار لە سروشتی ئەمە هۆکاری سروشتیشمانێ بۆ کەوتنەوەی ئاگرەکان بەڵام لە پاڵێن باسی دەستکردەکان بکەین یەکێکە لەوەی کە کاریگەری خراپی لەسەر ژینگەیە بە بیابانون زیادەکات و شکبوونەوە لە تەکنی زەویە زیاکات هەروەها زیندەوەران لەو ناوچەیە لێناوە بە ئەبینە سەر لە ئەوروپا لە شاخی بووک لەم دوو ڕۆژە ڕابردووە بووک ماونتین لەوەیە ئاگرێک کەوتەوە بەڵام خۆشبەختانە چەند هێکتارێک سووتە و داتر کۆنتڕۆڵ کرانی ئاگرکەوتنەوە بە شێوازی دەستکرد زۆرە بەڵام ئەتوانرێت مەسەڵەن ڕێگری لەو ئاگرکەوتنەوەش بکرێت پێشبوونی سەرچاوایەکان کە یەکێکی تر لە بابەتە ژینگەیانەی کە لەم ڕۆیە زۆر گرفتە بۆ بەتایبەتی لە ناو شارەکان و دەوروبەری شارەکاندا ئەگەر دقەتی بدەین لەو وێنەی کە لای چەپە هەمانە لە شاری سلێمانی ئەوە ئاوەڕۆی یاخود پاشەڕۆی ئاوی ماڵانە ئاوی ئەو شوقانی کە لەسەرەوە ئەیبینین و ئەو وێنەی لە دەسە ڕاستمانایە هەرچەمێکە لە تەنیشتی ئەو ئاوی پاشەڕۆیە وێنەی ناوەڕاست ئەگەر وازح بێت یاخود دیار بێت بریتە لە تێکەڵبوونی ئاوی پیس و پاک کە ئەمە مەترسێ گەورەکە لێرە چۆن ئەم ئاوە پیس و پاکە تێکەڵە بێت دوای چۆن مەعالەجاکرێت لە کاتێک ئێمە دوای ئاوە پیسەکە بەڕێڕەوەیەکە بەرین مەعالەجێ بکەین و پاشان ئاوە پاکی کە هەمانە بەکاری بینەوە هەر بە پاکی بێڕینەوە ئەمە وەکو ئاوی سەر زەوی لە هەمان کاتشیان ئاوە پیسەکە بەو ڕێڕەوەیە تەحسیلی ئاوی ژێر زەوی شەکات کە دیسان مەعالەجی ئەمە زۆر قورسە بێت و دەیەها ساڵە خەیانێت بۆ ئەوەی کە ئەم پیسبوونە پاکی بێت لە ئاوی ژێر زەوی ئەمەیان ڕووباری تانجرۆیە ڕووباری تانجرۆ بەداخەوە ینی داسەر ژیانێکیان نەماوە لەو ناوچەیە من بێجگە لەو معاملانەی کە مەوادی قورس و مەوادە نەوتیەکان و ئەو مەوادە ڕۆیانی کە لێیان معاملەکان هەموو یەکەنەوە سەرچەمی تانجرۆ کە ئەو چەمە حەقی هەموومان ئەو زیندەوەرانی کە لەو بایۆدایڤەرسیتی لەوەیە کە هەبوو ئێستا نەماوە بینین کەمترین ژمارەی لەقلق لەو ناوچەیە کە خۆی ئیکۆسیستەمی ئەو ناوچەیە تێکچووە کەمترین ڕێژەی بۆ لەو ناوچەیە هەیە کە ئەمەش مەترسیی زۆرە بەسەر ژێرەوە زیندەوەرەکانی تریش کە لەو ناوچەیە ژین و هەروەها ئەو نەخۆشیانەی کە بڵاو بوونەوە یان لەو ئاوەی کە لەوێ شەمعەکان وەرگیران ئەساڵن بۆ نەخۆشی نەخۆشی کۆلێرا ئەوەی ئەو شەمعانەوە بە لەو چەمەوە وەرگیران ئەمەش مەترسێکی زۆر لەسەر ئەم ناوچانەی کە هەمانەیە لەسەر ئەم شارەی کە هەبوو خاڵێکی تر کە ویستم باسی کەم سەپارەت بە و
مثلا ئەم ڕستەی کە بینن ئەمە ڕسمەکە لە ناو زانکۆ سلێمانی خۆم گرتووە ئەبینێت ئەو دار و درەخت و گیایی کە هەڵێ بەردێون ئەیکەنە ئەلابەی خۆڵی ڕەش ینی ئەمە خۆی لە خۆیان تۆ دێ بابەتێکی سروشتی ئەگوانی بە بابەتێکی دەست کرد لە کاتێکدا هاوڕێیان دواتر باسی بۆمان بۆ بکەن چۆن ئەگەر مەسەلەن کەوای ئەم دارانەکە بکرێتەوە لە ناو زانکۆیە چۆن ئەکرێتەوە بە مەوادێکی پەیین بە کەمترین ماوە یانەن دیسان جارێکی تر بەکاردێنێتەوە بەڵام ئێمە ئەم عەلاگانەی بین دووکەڵی ڕەشی پێ دروستەکەین و دووکەڵی بینیت کە تایە لە داخل عەلاگەی ڕەش بێت ئەمان دووکەڵ بوون ئاو هەوامان بۆ دروستەکات لەبەرەوە بەرپرسیارەتی هەموومانە کە پارێزگاری لەم پرسە ژینگەیانە بکەین وەگەڕانیەکانمان بەرامبەر بە ژینگە بگۆڕین تەنها تاسووداندن نییە تەنها پلاستیک نییە ئەبینین مەترسەکان زۆر زۆر باش کێ مەترسی لەسەر ژیانی ئێمە دروست دەبێت چ کاتێک کاتێک مەسەلەن سەرچاوە دەبێت ئێمە سەرچاوەکەمان بێگومان هەیە کیمیاییمانەیە فیزیاییمانەیە بایۆلۆژیمان وەرگرەکە چین وەرگرەکە ئێمەی وەکو زیندەوەران وەکو ئەواناگرێتەوە پاشان ناوەندی گوێزە ڕۆژمانێ ناوەندی هەواییمانەیە ئاویمانەیە مەسەلەن خۆ ئەوانەمانەیە خاکمانەیە کام سێ پێکێنەرە هەبوو مەترسی دروست باش کە مەترسەکە دروست بوو چ کاتێک مەترسیەکە مەترسیمان هەیە لەناوبەر مەترسیمان هەیە واستەوخۆ بێت هەوەی لە ناوبەرنی کۆمەڵی زیندەوە مەترسیمان هەیە بە تەدریجیە باشە بەڵام ئەگەر دقەتم چارتانە بین ئەمەی لە بەشی سەرەوە دەستی چەپ هەمانە کاتێک مەترسیەک دروست دەبێت لە ناوچەیەکە جاری وا هەیە کۆنتینیۆسە واتە بە شێوازێکی بەردەوام تۆ مەترسی لەسەر ژیان بە نمونە چی باسی بکەین پیسبوونی هەڵ ئەگەر ناوچەیەک بەردەوام هەواکەی لە پیسبوون ئەگەر تۆ بەردەوام هەناسا وەمەژی بەرکەوتن هەیە ئەمە پیسبوونێکی بەردەوام کەواتە مەترسی بەردەوام لەسەر تۆ هیچ کاتێک پێ بێت ئینتەرڤەڵ واتە ماوەیەک بەرکەوتن لەگەڵا بێت و ماوەیەکی تر دیکە وتمان وەکو پیسبوونی لە فەسڵێکە بەکتریا گەچێت ئاوا پیسێکە بەڵام لە فەسڵێکی ترا لەوانەیە وانێت معالەجە بکرێت لە فەسڵێکە ماوەی کیمیایی چێت ئاوا لەوانەیە کۆنسەنتریشنەکەی کەم کات بەرکەوتیکە لەگەڵا کەم لە چ کاتێکا بێت ئەکسیدێنتەڵ واتە بەرفەکەوێت مەسەڵەن کەمەکە و زیادکە بۆ شێوازە وێنەی لەسەر چەپ لای خوارەوە وەکو ڕادیشن ئەو تیشکانی کە هەیە تر ئایا دیشکەکەی دەستکرد بە یاخۆ سروشتی ئەمان دێت سروشتیشمانەیە لە فترەیەکی زەمانی لە زیاکان لە فترەیەکی زەمانی کەمەکات و مەسەلەن ئەشی ئەمانەیە فڕێمانەیە کاتێک بەردەکرێت ئەمان پێمان زیانە چ کاتێک پێوێت کیک یاخۆ لووتکە بۆ نمونە بورکان ئەوەیە لە کاتێکا کاتەکەێتەوە ئەو پاشماوە بورکانە کە چێتە هەواوە چێتە سەرزەوی بۆ ماوەیەک مەرز نییە 6 مانگە ساڵێکە زیاتر ئەمە پیکە لە کاتێکدا دواتر چێ دێت دیکلاینە دێت و ئەو بورکانە خامۆشە بێتەوە یاخود بۆ کارەساتێکی سروشتیکە بۆ شێوازی کەواتە بەردەوام ئێمە مەترسیمان لەسەرە بە هەر جۆرێک بە لەم جۆرانی کە هەمانە ئەگەر دێت بە ئینتەرڤەڵ بێت یاخود بەردەوام بێت یاخود جۆرەکانی تریش کە هەمانە بۆیە بەرپرسیارەتی هەموومان لەوەیە کە چۆن پارێزگاری لەم ژینگەیە بکەین ئەگەر بیکەین مەسەڵەن بە ڕەوش شێوازێک بیکەین بەخوو لە ناو خۆمانە لە ژیانی خۆمانە ئەمە ناتوانین کۆنتڕۆڵی هەموو بکەین بەڵام ژینگەی کوردستان هێشتا تەقریبا نەتوانین بڵێین ڕێژێکی زۆر زۆر کەمە پیس بۆ لە چاو وڵاتانی ترەوە و لە چاو وڵاتە زیێزەکانەوە بۆ دەتوانین پارێزگاری بکەین و ئەو نقطەی کە هیچمان باسی بکەین ئەوە بوو کە هاوڕێیان باسی ئەو نابووکەن چۆن معالەجی ئەم گەڵایانە یاخود چۆن معالەجی ئەم تووشانە بکرێت بە پەیوەندی کیمیایی لە ناو زانکۆکاندا لە ئاسانترین تەریقە کە ئەمان بەکرداری خۆیان کردویانە لە ناو زانکۆی سلێمانیە ئەگەر Você
اشتراكاتها garanti که باشن خود ولی زور اگه بخری یکی زور اگه مثلا من لازم سلیمانی لازم کن حسن میکنوی گلاکان گلای رفتن لانکو بوروزی کیزا وقتی جوری گلاک جمان سیگاری کنی بچه نداره نه پروسه آلمان میکنی بالا که آلمان میکنی sanki navan yapılan düşünen bir tabi bedavani bedavani şeyleri avrupa zorunlu alım evet bedavani genç karşılığı olacak bedavani kuyusu o kadar şimdi kötü batırı şimdi kasaya gidiyor şimdi falan da bobin bu enteresi bu şekilde bunlar bobin bu زائدة واحد توابع شيناوي قواتا مدرية بنقصي كل شيء بسرعة دوتي تجارة سكينة بدون تجارة خلاص نظام استعمالي فانكوشة لمسألة تكنولوجيا بعد تكنولوجيا أمازون برنامجي يعني خلايا كان كتا شيء زمان جايبي كأطواني زبدة بابتي ماجرية شيء أوان بمداري كيشتري بدأ أوان وصلنا شو بيسمى بالمايكرويف وبوكشي أو بكتيريا زندوراني كذا زين بخشن جاري جبولي شو ناس وشلا كومبوستين بكيا إذا إذا كومبوستين تقدر كلا شو كلا يقولي بدون أحد ما بيجي تمرين شيء بيجي تقولي زور زاكية وزايدا أو كمايكروويف بتواني تقول بكثير مالس أو زنوراني بتلاقي مثل زيادة شيء لدواء الشريط كان هذا سامبل يعني لكن إسقاط يعني كوستين ثاني كانوا زنوراني تقول ك جوري زيادة شيء أو كجاني يروحوا بناو كان ثاني لدواء هو سنة لكن أو لكن يوي يكون زنوراني لجميع أمرين بلام بدأ خوال الخلايا وصفان وإستدور وجودي زوجي بس زاني كنوري خشب وشاري بتنيا وين بسالي تقول من وش شكلي وشاري بين درجة كنوري جورتاني بشان كذا أمريكا كانوا يقولوا إن هذا الشيء سوش بيتام مثلا نبي دولار أو كيلو بلاستيك هذا البلاستيك يكون أصلا من وسي شيء بنوع وسي جوازة مشابه مشايلو ما تقدر شو مشايلو كمان يقول البلاستيك كمان البلاستيك مشايلو كمان أبي ما تقول ولا بابا يجي كتير جو بابا ثاني كمان ولا كتير ينام بسنة جدا فشخص بكري أولاً البلاستيك مستعين بكتيريا وبكتيريا من الزبالة كان وقوم بطلعات نيوية أو كان فاتو أو كان فاتو جيد أو بأداني كان بيركان منه زي البلاستيك مش مكاري كان بيرسكلي بروي عشان نسوي توزي كولو قلبي مثلا جاي جدي بسيجي بكوش بسيطورة إنما مع وزارتي مع النسائي وجوده بكلها كان بيجي بسيطورة مانية رجعنا أعلم الله أو كوشن أريني أي قبل ولا كان يجي أو كريم أبيهم ما نسكن أو كريم هم بس كان أول يشوفوا مسألة كان يجمع فيها مش كان يجي بسيجي بتجي ما بقول دعوة كلمة كلنا وزارتي مع كل شيء موضوع وكمان لما وكان كمان نسبتيج كمشوا كشوف واوا أوش نعمل بس أيام كمان هذا الشيء اللي يشتري ناتوانين شوفين أو عشاكي أمانة جيدة ورغم أهمية كان ساكت أويا كانت كتوجه كيتوا أجمع تشيد
ئەو ژینگە پارێزانی کە کۆمپانیاکانن مثلا کە سەفری خۆڵەکانیش جیاتی بێتەوە هەمووی تێکەڵەکان باشترین ڕێگە چارە ئەوەیە لە ماڵە خۆت ئەوانە جیات بکەیتەوە وە نمونە ئەگەر پلاستیکەوە دەرخان باسی کرد خۆت جیاکەیتەوە و چەندین کەسی ژینگە پارێزێ پلاستیکانە بە بخارگە ڕسایکلی دەکەن یاخود ئاوە زیادانەی کە هەمانە یاخود دەبێت و لە ماڵەوە جێکۆی هێڵەکە ئەوانەی تر گوێز ئەمانە بەکارهێنیتەوە بەشێکیان بکرێتەوە بە سەمان بۆ باخچەی کە هەبێت تا خواردنی بەڵام پرۆسەکە دوورە درێژترە ئەتوانێت بدایەتە بۆ زیندەوەران دواتر محافظە بکەین کاتە پرسی ژینگەیی بەڵامی نەسەر بۆ وەزارەتی ژینگە نەماوەتە دەستەی ژینگە ئەگەر من صاحبی قرار بووم دەستەی ژینگە شەڵاوشێنەوە لەبەرەوەی هەموو وەزارەتەکان بەڕێوەبەرایەتیش دیارکردنەوە بەشێک دیارکردنەوە تایبەت بێ بە ژینگە هەمووی ببێ بە صاحبی قرار واتە هەمووی کۆنێکت بن بەیەکەوە لەناو هەموویانە بەیەکەوە قرار لەسەر ژینگەی دەستەیەکی ژینگە کافی نییە ساڵێک چەند سیمیناری یاخود مانگەیەکی ژینگە چەند سیمیناری ئەبێ بەیەکەوە صاحب قرار باشە لەکوێ بووە هاوڵاتی بەشداری پێ بکرێت لە پرسێکی ژینگەیە وایەژی پێ لە پرسێکی ئاوە وایەژی پێ من ڕۆشتم بۆ کێشەیەکی ئاو بۆ بەڕێبەرایەتێک ناوی بەڕێزە نایەن بەڵام کە ڕۆژە لە ڕۆژان سەردانێکی ئەو ناوچەیە یعنی کارگا صاحبی قرارە بەرپرسە لە ناوچەیە ڕۆژە لە ڕۆژان سەردانی ناوچەیەک لە کاتێکا کێشە لە وەی پێم وایە بێ هەموومان بەیەکەوە بەشدار بین ئەم گەڕوانینە بگۆڕین لەلایەن حکوومەتەوە تەنها بەڕێوەبەرێکی گشتی بتوانێت حەقی بە ئێمە شۆ بکات هەموومان بەشدار بین تۆ لە شوێنی خۆتەوە من لە شوێنی خۆمەوە هەرێکی بەپێ بەرپرسیانەتی خۆی بەرپرس بێ و بەشدار بێت لە هەڵسەنگاندنی یاسا بێت پاراستەی ژینگە بێت یاخود ڕوبەڕووبوونەوەی گۆڕانی کەشوهەوا بێت هەر گۆڕانکاریەک بێت لەسەر ژینگە خۆتە من هیچم نەماوە دەستان خۆش بێت جارێکی تر سوپاستان دەکەم هەر بەڕێزم پرسیاری هەبوو خزمەتتان دەستخۆش بێت خۆباری کاریگەری زۆری بەڵام ینی ئەوەی بیستمانە خۆباری ینی زۆر بۆ زەراعەت بۆ دار بۆ زۆر باشترە ناوێت لەسەر کاریگەری لەسەر وتمان وتێکی لە دەرەجانەکانی بەپێیان بابوو ئەوەیە کە خۆباری زرا ڕێژەی شێکەمە بێتەوە لە هەوایەتی گەرمی بەرزبووە ئەم خۆباریە بەوەی ئەوەی با هەڵەگرێتەوە قاتەوانی شوێنێکە توازێتەوە دوجار تەسیر لە تەندروستی تۆ خۆباران کاتە خۆباران تۆ بەکەمامەوە تایبەتوانی کە نەخۆش سمیان لە خۆشتریانێک کە دەوەستە بە خۆباری لە هەندێک شوێن لەوانەیە چەند بۆ زەراعات یاخود ئەوە کەسێکی نەباتی دەوانێت ئەوەی کە زەراعیەوە کە سپۆر لە دوارە کەسێکی بۆ ئافاتی زەراعیاڵێ سوودی هەیە ئەوانی پرزیدەوە ئەما بە نسبەتی لایەنە ژینگەیەکەوە خۆی خۆبارینەکە دەرەنجامی تێکدانی ژینگەی شێوازێکی خراپە کاریگەری خراپە لەسەر ماڵۆسەیان پرسیارە لەو سڵایەی بەڕێستانەکە سەر لەسەرین عێراق بە گشتی کوردستان بە تایبەتی لە کام لەو ڕێژی مەترسیانی هاتە بەردەوامە یاخود ئینتێرڤاڵە وەڵای ئێمە ناتوانین کوردستان بەگشتی لە چاو ناوەڕاست و باشووری عێراق زۆر باش ژینگە پشتمان زۆر پاک ئێستاگەر چیت بۆ شاری بەسرا ئەبینی لە ناو شارەکە لەباتی ڕووباری ئاو ڕووبارە ئاوەخۆش کردو ڕووباری خاشاکمانی گەر بوێنە بینی بێتان ئەنی ئەمە زۆر کارەسات ئەوان بەردەوام لەگەڵ ئەوەیە بەڵام لای خۆمان خۆزێک باشترە بینین مثلا خۆڵ خاشاکەکە خۆ کرێتەوە بەڵام ئێمە لەوە نیگەرانی کە مثلا ئەسووتێندرێ و ئەبێتەوە کە بەردەوام دووکەڵ بەسەر خەڵکی منتەقەیتان دەروێە یاخود بەردەوام ئەو بۆنە ناخۆشیان مەسەلەن ئەگەر بێت و فرێنێکەوە لە چەند ساڵی ئایندەیە مەسەلەن ئەشار کە زیای کردووە بۆ ئاواستەیە لەوێ ژیانی تا نامێت کامرا ناتوانێت بۆیە هەرێکێک لەمانە بگرین لە شوێنێکی تایبەت ئێستا ئەگەر ئەکسیدنتەڵ وەربگرین لایەنە کابرای نەخۆشە تاچێت بۆ ئەشعا یاخود ئەوانی کە لەگەڵ یان یاخود لە شوێنێکە کە شتێکی تیشردەری دەبێت زیانەکەت بەدەکرێت بەس ئەگەر دوور بیتەوە یاخود بۆ شەپۆلی کە هەمانە لەو بشتانی کە هەمان ینی بەردەوام بە تێکەڵی شتەکان نیەکە بەڵام ئەمما بڵێن بکانمانەی ئێمە لێرەک نەکەوتین جوگرافی خۆمان لەو خۆتان نەزانین هەڵماتانێکە جیاوە دەستان خۆش خلاص أصحاب الشارع
گلۆباڵەوەبوونی زەوی یعنی من لە ئەو کاتێکە لە جامعە و سیمینارێکمان کرد لە ساڵی 1934 تا 2010 نازانم 6 ملیار سەرکەوت یعنی تقریبا لەماوەی 16 ساڵ باشە بۆ ئێستاوە خۆ دەڵێی تا 2052 زەیکە سەرەکەی وانە لە منطقەی شەڕ ئەوسەڵ باشە مانگە بۆ 2000 ساڵ لێگەربان چێتە شەڕ یعنی ژیان ئەو کاتە لەم وێنەیە باسە ئەگەر بێت و چەند پێگەرمی 6 لە 34 تا 2010 6 پێ سیریزی بۆ یاخود ئەمە نووسراوە پرediکشن فۆر ئەمە بۆ 100 ساڵی داهاتوو ئەگەر 1 دەرەجە 2 دەرەجە 3 دەرەجە لە هەموو ناوچەکان وەکو یەک نیە لە هەندێک ناوچە 4 دەرەجە بێت لە هەندێکیان کەمتر وان ئەگەر 2 دەرەجە بێت سەیری کە بزانن ئەو چەقوتیانی کە ئەمانە لێنە ئەگەر بە 2 دەرەجە مثلا وەتەر سەپڵای ئەفێکتە یعنی مثلا بیرەکان زۆر بیان مشتەکە کە ئێستا بە مشتە ساڵی نیمچەی بینی لە سیکە بوو لەم ناوچانەی کە هەندانە وشتی کرد یاخود ئاوی دەریاچە مبارەکان لە زۆر شوێنە لە ناوچەی دەریان هەمان زۆر شوێن وشتی کرد ئاستی لێ بە ئاستی لێ نەماوە بۆقی لێ بە بۆقی نەماوە ئێستا داوانەی خەڵک بزانێت بۆ تەسیری ژینگەی نییە بەڵام بۆ یاخود بەراز ئەم زیندەوەرانە زۆر زۆر لە پاراستنی ژینگیان زۆر زۆر گرنگ لە زنجیرەی ژیان ئەگەر بێت و 3 دەرەجە بەرز بێتەوە مثلا ئەمەزۆن دارستانی ئەمەزۆن لەوانەیە زۆربەی گڕی تێبێت لە تووشی لە ناوچوونە بێت لەوانەیە ئێمە 3 دەرەجە ناوچەی مادەزی بێتەوە لە جنوبی عێراقا ژیانیان نەمێنێ هەمووی هەوڵەدا بەرەو باکووری عێراق لای ئێمە 6 دەرەجە بەرز بێتەوە لە ماوەڕێ بەرەو یعنی بۆ شێوازەیە سەرە زنجیرەیە بۆیە وڵاتانی پێشکەوتوو حەز بۆ گۆڕانکاری ناکەن بۆیە هەنگایە ناوە هەر ڕێکخراوێک لەم ناوچەی ئێمە فەندێکی ئەم فەندێکە دەوڵەت ئەمریکا فەندێکە هەر ڕێکخراوێک بێت دروست بێت فەندێکن بۆی بتوان ئەو کاریگەریەکان بکەنەوە لە کاتێکدا کاریگەری یاخود دەڵێن کاریگەری خراپی ئێمە لەسەر ژینگە لە منتەقەیانە زۆر زۆر کەم لە چاو وڵاتێکی وەکو سین لە چاو ئەمریکا بەڵام ئەوان دێن بە پارە دامی ئێماکەن بۆی ئەم شتەکەی ئەوانمان لەبەر چاو بچوو بێتەوە هەم کێشە ژینگەیەکانی خۆمان لەم ناوچەیە بەرەو کەمبوون بۆی نەچینەوە وڵاتانە بۆ ڕێزکەوتنی ژیانێکی باشتر دەستان خۆش